ئاو یەکێکە لە گرنگترین پێکهێنەرەکانی بەڕێوەبردننی ژینگە و بزوێنەری هەموو بوونەوەرە زیندووەکانە لە ژیاندا، هەروەها بە بنچینەی سەرەکی هەموو دروستکراوەکان دادەنرێت. واتە ئاو یەکێکە لە پێویستیەکان و تەواوکاری ژیان. نەمانی ئاو واتای لە ناوچوونی ژیان دەگەیەنێت. هەبوونی ئاو دەبێتە هۆی گەشەسەندنی بوارەکانی ئابووری، تەندروستی، کشت و کاڵ، پیشەسازی، کارەبا و ژینگە. پرۆژەی گلدانەوەی ئاو و دروستکردنی بەنداوی استراتیژی لە کارە پێشینیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەگەر بێی تەماشای سەرچاوەکانی ئاوی کوردستان بکەی، نزیکەی 160 لە ناو کوردستانە. ئەویشیان ئەو 5 ڕووبارن: ڕووباری خابوور کە دەڕژێتە ناو ڕووباری دیزلە، ڕووباری زابی گەورە، ڕووباری زابی بچووک، ڕووباری سیروان و ڕووباری ئاوەسپیمان هەیە. ئەم 5 ڕووبارە 5 لە قەسەرەکیەکانی ڕووباری زەی گەورن. لە سەتا نزیکەی 60 ئەم 5 ڕووبارانە لە ناو هەرێمی کوردستانن. لە بوارێکدا ئەگەر کەمترین ئاو هەبێ، کەمترین باران هەبێ، کەمترین بەفر هەبێ، 18 ملیار ئاومان هەیە. 18 ملیار ئەگەدا بەشی سەر هەرێمی کوردستانی بکەی، بەشی هەموو شتێک دەکا. بەڵام کێشەمان ئاو لە کاتێک هەیە کە پێویستیمان پێ نییە، لە کاتێک نییە کە پێویستیمان پێی هەیە. ئەو سەرچاوە ئاویانەی کە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانن، بەگشتی بریتین لە ئاوی ژێرزەوی کە ئەمە سامانێکی گەلێک بە نرخی هەرێمی کوردستانە. بە خۆشحاڵیەوە کواڵەتی ئاوی ژێرزەوی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئاوێکە دەتوانرێت بەکار بهێنرێ، ئاوێکی سازگارە. ئەوە ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەویش بە جۆرەکانیەوە. ئەو ڕووبارە و سەرچاوە ئاویانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەن کەم نین. ئەو سەرچاوە ئاویانەش کە لە دەرەوەی سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە داخلی هەرێمی کوردستانە بن، بەڵام ئەوانە بەڕاستی کەمتر ینی گەرانتی بڕەکەیان هەیە، چونکە بەشێکی زۆریان لەلایەن وڵاتانی دراوسێەوە کۆنتترۆل کراون یا پرۆژەیان لەسەر کراوە. جۆری چوارەمی سەرچاوەکانی ئاومان بریتین لە دابارینەکان بە شێوەیەکی گشتی کە باران بە پلەی یەکەم و بەفریش بە پلەی دووەم کە ئەمانە بەشێکی گرنگن لە سامانی ئاوی هەرێمی کوردستان. پرۆژە استراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان گەواهی ئەو ڕاستیە دەدەن کە بەرپرسیارەتیەکی گەورەی بەڕێوەبردنە بۆ بوژانەوەی خاکی کوردستان و خەڵکەکەی. دروستکردنی بەنداوەکان لە هەرێمی کوردستان دەتوانین بکەین بە چەند قۆناغێک. قۆناغی یەکەم لە ماوەی نێوان ساڵی 1950 تا ساڵی 1991 دوای ڕاپەڕین لەو ساڵانەدا لە ماوەی ئەم ساڵانەدا چەند بەنداوێکی استراتیژی دروستکرا، وەکو بەنداوی دۆکان کە قەبارەکەی نزیکەی 6.8 میلیارد مەتر سێجا دەبێ. بەنداوی دەربەندی خان قەبارەکەی نزیکەی 3 میلیارد مەتر سێجا دەبێ. هەروەها بەنداوی دهۆ قەبارەکەی نزیکەی 50 میلیۆن مەتر سێجا دەبێ. قۆناغی دووەم بریتیە لە ماوەی نێوان دوای ڕژێمی بەغدا 2004 تا 2008. لەم ماوەیەدا وەزارەتی سەرچاوەکانی عێراق دەستی کرد بە دیزاین و دیراستکردنی چەند بەنداوێک و هەروەها چەند بەنداوێکی دروست کرد لە سنووری هەرێمی کوردستان، وەکو بەنداوی هەراوە لە چەمچەماڵ، بەنداوی سەرچاوە لە سولێمانی، وەروەها بەنداوی ئەشکان لە دهۆک. یەکێک لە پرۆژە گرنگەکانی حکوومەت لە قۆناغی ئێستادا دروستکردنی بەنداوی بچووکە لە چوارچێوەی چارەسەرکردنی گرفتەکانی وشکە ساڵی و کۆکردنەوەی باراناو.
بە دڵنیاییەوە و ڕێنماییەکانی جەنابی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت بۆ گرنگیدان بە دروستکردنی پرۆژە بەنداوەکان یەکێک بوو لە ئەو خاڵە بەهێزانەی کردی کشتتوکاڵی کە بتوانین ئەمە سەلەی غیزایی و خود خۆراکی دابین بکەین. بۆیە دەتوانم بڵێم دروستکردنی بەنداوی گۆمەسپان کە لە تەواوبووندایە لە ئێستادا یەک لە پرۆژە هەرە گرنگەکان بووە. اینجا دەگەڕێنەوە سەر پرۆژەی بەنداوی منداوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دیزاین و نەخشەسازی و هاتە سەرەوەی بودجەشی بۆ تەرخامکە، بەڵام دواتر لەگەڵ حکوومەتی عێراق بە پێویستیان زانی کە بێنە سەرخەت بۆ ئەوەی سێ بەنداوی گرنگ، بەنداوێکیان لە دهۆک کە بەنداوی باکوورمانە بەنداوێکی گرنگە و بەنداوێکیان لە دێڵگا کە لە پارێزگای سلێمانیە و بەنداوێکیان لە پارێزگای هەولێر و دهۆکەویشان بەنداوی منداوەیە. ئەم سێ بەنداوە بە هەرسێکیان نزیکەی 1 ملیار مەتر سێجا ئاوگل دەدەنەوە. کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکوەزیران بایەخێکی تایبەت و دنیابینیەکی جیاوازیان بۆ بابەتی ئاو هەبووە. ئەمەش لەوە سەرچاوی گرتووە کە ئێمە هەست دەکەین بە کاریگەریەکانی گۆڕانی ئاو هەوا لەسەر ناوچەکە و هەست دەکەین بەوەی پرۆژەکانی وڵاتانی دراوسێ لە بواری ئاو کاریگەریان لەسەر ئێمە هەیە و جگەلەوە ئەو بژانەوە ئابووریەی کە ئێمە لە هەرێمی کوردستان بناغەکەیمان داناوە، چ لە بواری کشتتوکاڵی، چ لە بواری پیشەسازی، چ لە بواری وەبەرهێنان و زۆربوونی ژمارەی دانیشتوان، هەموو ئەوە پێویستی بە ئاو هەیە. بۆیە دابینکردنی ئاساییشی ئاو بووەتە بەشێک لە استراتیژیەتی کاری کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. بەنداوی گۆمەسپان تاکە بەنداوی کۆنکرێتیە لە هەموو عێراق و دەبێتە سێیەم گەورەترین بەنداو لە هەرێمی کوردستان کە توانای گلدانەوەی 8 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە. ئێستا لە قۆناغی کۆتایی نزیک دەبێتەوە و کاریگەریەکی یەکجار زۆری دەبێت بۆ زیادکردنی ئاو و چارەسەرکردنی کەم ئاوی و سوودی زۆری کشتتوکاڵی. بەنداوی گۆمەسپان جێیەکەی دەتوانم بڵێم 100% بۆ بەنداو دروستکرایە و ئەو جۆرە بەنداوەش کە ئێستا لێرە دروستکرایە جگە لەوەی ئاو کۆ دەکاتەوە لە ڕووی تەکنیکیەوە شتێکی نوێیە. لە کاتی خۆشیدا کە بەنداو دروست دەکرا حکوومەتی عێراقی پەنای دەبرد بۆ کۆمپانیا نێودەوڵەتیەکان. ئەمە ئەوەی ئێستا لێرە دەبینی کۆمپانیای خۆماڵی، واتە کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو بڕیارەیدا ئەو بەنداوە دروست بکرێ، جگە لەوەی بەنداوەکە لە ڕووی ئیدارەدانی سەرچاوەکانی ئاو کە دێتە ڕێزبەندی دووەم بەنداو لە هەرێمی کوردستان، واتە پێش بەنداوی دهۆک دەکەوێتەوە لە ڕووی گەورەی و لە نەوعی بەنداوەکەش RCC داما، واتە کۆنکریتی پەستراوە کە بە دەستی خۆماڵی، بە کەوادری خۆماڵی، بە ئەندازیاری خۆماڵی بەڕاستی ئینجازێکی مهمە. لە نمونەی ئەو بەنداوانە بەنداوی منداوە بە توانای کۆگاکردنی 330 ملیۆن مەتر سێجا لە هەولێر، بەنداوی دەڵگە بە توانای کۆگاکردنی 100 ملیۆن مەتر سێجا لە سلێمانی، بەنداوی باکرمان بە توانای کۆگاکردنی 500 ملیۆن مەتر سێجا لە دهۆک، لەگەڵ بەنداوی کەلار بەردەسوور بە توانای کۆگاکردنی 170 ملیۆن مەتر سێجا. لە کابینەی گرنگی تایبەت بە پرۆژەکانی کۆکردنەوەی ئاو و سەرچاوەکانی ئاو دراوەک و بەنداوەکان لەسەر 4 ئاس دەتوانین بڵێن کارکراوە. ئاستی یەکەم دابینکردنی بودجە لەلایەن هەرێمی کوردستانەوە، ئەویش نزیکەی 17 بەنداو لە زۆری مامناوەند و بچووک پارەیان بۆ دابینکرا، وەکو بەنداوی چەمرگە و گۆمەسپان و چەقچەق و ئاقوبان. بەنداوی چەمرگە تەواو بووە کە قەبارەکەی 1 ملیۆن مەتر سێجایە، بەنداوی گۆمەسپانیش لەژێر جێبەجێکردندایە قەبارەکەی نزیکەی 100 ملیۆن مەتر سێجایە. ئاستی دووەم کارکردنە لەگەر کۆمپانیای تایبەت. لەم ئاستا
کار لەسەر نۆ بەنداو کراوە بۆ ئەوەی زیاتر هەڵسەنگاندن و هەڵسەنگانی زیاتر و لێکۆڵینەوەی زیاتر لەو کرێت لەبەرچی هەڵسەنگاندن و لێکۆڵینەوەی زیاتری بۆ کرێت چونکە هەندێک لەو بەنداوانە حکوومەت دەکەونە ناو پلانی استراتیجی حکوومەتی عێراق لە بۆ ئاو چونکە ئەو بەنداوانە ڕاستەخۆ کاریگەریان دەبێت لەسەر هاوسەنجی ئاوی عێراق. بەنداوی سماقوڵی بەنداوەکی هەم گەشتیاری هەم کشتتوکاڵیشە سوودێکی زۆر گرنگی هەیە بۆ دەڤەری برین سماقوڵی و گوندەکانی خوارەوەش هەم جەلی هیزۆپی گەورە و گچکەوە کڵاوسوران و هەتا قەسرۆکیش سوودەکی کشتتوکاڵی زۆر زۆری لێ دەبینن تقریبەن 1000 دۆنم زەوی بەراو دەکاتن 400 دۆنمیان لە کڵاوسورانە ئیسیفادەی زۆریان لێکردیە ئەوانی تریژ جەلی و هیزۆپی گەورە و گچکە هەردووچیان سوودی زۆریان لێ دیتە ئەوەی کە حکوومەت جێبەجێ کردیە لە چەند ساڵی ڕابردوو 4 پۆندمان هەیە پۆندی کشتتوکاڵی برێ 4 پۆندن هەر یەکەی لە گوندێکیان تیمارۆکمان هەیە باجەوان قۆریتان قولقولە. جگە لە بەنداو حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تەواوی بە دروستکردنی پۆند داوە تا ئێستا 170 پۆند تەواو بوون و 35 پۆندیش لەژێر جێبەجێکردندان و 130 پۆندی دیکەش بڕیاری لەسەر دراوە لە ئایندەدا جێبەجێ بکرێن. دروستکردنی پۆند جگەلەوەی دەبێتە سەرچاوەیەکی باش بۆ کۆکردنەوەی ئاوی بارانا و دوورخستنەوەی مەترسیەکانی لافا و زیادکردنی ئاستی ئاوی ژێرزەوی سەرچاوەیەکی باشیشە بۆ کشتتوکاڵ و ئاژەڵداری و ئاوەدانکردنەوەی گوندەکان. بەنداو بخۆی ئەگەر باسی لێ دەکەی لە ڕووی علمیەکەی پێی دەڵێن فلەت کۆنتترۆل سترەکچەر واتە ئەو سترەکچەرەی یان ئەو دامەزراوەیە کەوا کۆنتترۆلی لافاو دەکا بەڵام لە هەمان کاتیشدا مەڵتیپڵ پەرپسە یعنی ئیسیفادەی کۆمەڵێکە کشتتوکاڵ گلدانەوەی ئاوی ژێرزەوی گەشتیاری ئینتاجی کارەبا و سەروەی ماسی یعنی بەنداو کۆمەڵێک ینی سوودمەندی پێکەوە بەسراوی هەیە بەڵام گرنگترینیان ئێمە دەزانین لە وڵاتێکی وەکو ئێمە لەبەر ئەوەی کێشەی کارەبامان هەیە کارەبا لە ڕقەمیەک دانرایە اینجا کشتتوکاڵ. بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان ئەو ئاوەی ژێر زەوی دەردەهێنرێ زۆر زیاترە لەو ئاوەی کە دەچێتەوە ناو خەزانەکان هەر لەبەر ئەوەشە دەبینین لە هەموو هەرێمی کوردستان ئێمە دابەزینی ئاستی ئاوی ژێر زەویمان تۆمار کردووە لە هەموو شوێنەکانی هەرێمی کوردستان ئاوی ژێر زەوی کەم بووتەوە داکەوتووە لە نەتیجەی ئەو هەموو بیرەی کە لێدراوە ئەجا چه بیرەکە یاساییە و چه نایاساییە لەو شوێنانەی کە ئاوێکی زۆری سەرزەویمان هەیە بە تایبەتی لە کاتی بارانە کە ئاوێکی زۆر هەیە ئێمە هەوڵە دەین ئەو ئاوە نەبێتە لافاو جۆرێک لە جۆرەکان کۆ بکرێتەوە و ڕەوانەی خەزانەکانی ئاوی ژێر زەوی بکرێ بەوە ئێمە هەم ناوچەکانی سەرزەوی لە لافاوە پارێزین هەمیش خەزانە ئاویەکانی ژێر زەوی پڕەکەینەوە. دوو جۆر لە کێشەی ئەساسیمان هەیە لە بابەتی ئیدارەدانی ئاوە یەک ژێرخانی ئەوەی کە پێی دەوترێت پرۆژە استراتیژیەکان وەکو پێویست نیمانە مەسەلا
بەنداوی استراتیژی ئەوەی کە هەیە و تەواو بووە دوکان و دەربەندیخانە هەیە کە لە خزمەتایە و زائیدەن گۆمەسپان کە ئێستا ئیشی لەسەرەکرێ. پرۆژەی ئاودێری استراتیژیمان زۆر کەمە، یعنی تەنها یەک دووەگەویش زۆر گەورە نینە. ئێمە پێویستمان بە پرۆژەی استراتیژی هەیە، بەڵام لەولاوە ئەمە ئەتوانم پێت بڵێم سەدان گوندی هەرێمی کوردستان بەهۆی گۆڕانی ئاو هەواوە سەرچاوە ئاویەکانیان لەدەستداوە. ئەم گوندانە کاتێک سەرچاوی ئاویان لەدەستدەن کۆچەکەت ئەگەر تۆ نەتوانی بەدیلێکیان بۆ بدۆزیتەوە. بۆیە ئێمە باوەڕمان وایە پۆندەکان ینی بەدی ئەلتەرناتیڤێکی زۆر زۆر گرنگن بۆ ئەوەی بتوانین گوندەکان و ناوچە دوورە دەستەکان بپارێزین لەوەی کۆچ بکەن. ئەو پرۆژەیە کە پێک دێت لە بە دوو قۆناغ جێبەجێکراوە. قۆناغی یەکەمیان بە لێدانی سێ بیر و کەم قوڵی لە ناو جەستەی خەزانی پۆندی دارەتوو و لەگەڵ لێدانی بیرێکی چاودێریە. هەروەها قۆناغی دووەممان کە جێبەجێمان کردووە لە پۆندی بەرزایەکانی تارین بە لێدانی دوو بیری پاراوکردن بە قوڵی 150 مترە و لەگەڵ لێدانی بیرێکی چاودێری کە ئەویش 150 مترە. هەمانج لەو پرۆژەیەمان ئەوەیە کە بەهۆی دابەزینی ئاوی ژێرزەوی و گۆڕانی کەش و هەوا لە ناوچەکەماندا پێویستمان بەوەیە کە پێویستە پرۆژەی نوێ زانستی دابهێنین کەویش بۆ بەرزکردنەوەی ئاستی ئاوی ژێرزەویە. وەکو دەزانین جوتیارەکان پشت بە ئاوی ژێرزەوی دەوەستن. ئاوی ژێرزەوی تاوەکو دێتە دەرێ کۆمەڵێک مەسرەفی هەیە لە ترومپا و لە کارەبا و لە گازوایل و لە ماندیبوونی ئەو جوتیارە کە پێوەی. بەڵام ئەگەر پرۆژەیەکی استراتیژی وەکو پرۆژەی شەمامە کە وەزارەتی کشت و کاڵ لە ڕێزبەندی یەکەمی دانایە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئاو زۆر بە ئاسانی دەگاتە بەردەستی جوتیارەکان. ئەم پرۆژەیەکی استراتیژی باڵایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. واتە جوتیاران هەمویان پلان و بەرنامەی کشت و کاڵیان پێدەدرێت. ئەوە نییە هەر جوتیارێک بە کەیفی خۆی و کشت و کاڵێک بکە، بەڵکو ئەو ئاوە بە ئاسانترین شێوە بەبێ هیچ تەکلیفێک دەگاتە بەردەستی و لەلایەن ئەندازیارانی کشت و کاڵیەوە ئێرشادات و ڕێنماییان پێدەدرێت کە دەبێت چ جۆرە کشت و کاڵێک بچێنن بۆ ئەو ساڵ و بەسەریان دابەش دەکرێت کەی ئاودان بکەن کەی ئاودان نەکەن، چکە ئاودانی زۆری شەر دەبێتە هۆی کەمبوونەوەی بەرهەمیان و ئاودانی کەمیشە دەبێتە هۆی بەردەمی. بۆیە ئەو پلان و بەرنامەی کە لەلایەن با بڵێن بەڕێوەبەرایەتی ئەو پرۆژەیە بە جوتیاران دەدرێ، ئەوە یەک لە خاڵە هەرە گرینگەکانە کە ئێمە بتوانین خودخۆراکی جێبەجێ بکەین. اینجا ئەم پرۆژەیە تەنها پرۆژەیەکی کشت و کاڵیش نییە، پرۆژەی شەمامک کە لەبەر پرۆژەی بەنداوی منداوە دروست دەکرێت. پرۆژەیەکی سامانی ئاژەڵیە، گۆشتی سپی، گۆشتی سوور، مریشک، دەواجەن، پرۆژەیەکی متەکاملی زۆر زۆر باڵایە. دەتوانی 30 مەتر سێجا ئاو لە یەک چرکەدا بەو کەناڵەدا ببین کە ئاراستەکەی وەکوب ئاماژەم پێکرد بە ناوچەی کەوەرگۆسک و دێتە بەرزایەکانی نۆغەران و دەسوڕێتەوە گوندەکانی عەباسیە و تا دێتە عەوێنە و شێخ شێروان. ئەمانە هەمووی دەبێتە بەراو ئاو بە شێوازێکی زۆر ئاسان دەگاتە بەردەستیان. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەنداوسازی و نوێکردنەوەی بەنداوەکانەوە دەیەوێت ئاسایشی ئاو بۆ ئایندە بپارێزرێت و
لە ڕووی کشت و کاڵی و بەرەنگار بوونەوەی وشکە ساڵیشەوە سوودی لێوەربگیرێت.